هۆش و گۆشم مدەتێکە هەر دەناڵێنم خدا ڕحمێ بکەی بەو مرغی حەبسەیە بێپەڕ و باڵم بفەرموو با پەرێشانم نەکا زۆڵفت لەسەر ڕووی تۆ ئەمان یا کاشفی زۆڵمەت دەخیل ئەی شەو چرای ماڵم کە خۆت سەرمەشقی زۆڵف و دەرسی باڵت داومەز چی بکەم نیشانی دەستخەتی خۆتم ئەگەر ئەلفم ئەگەر داڵم ئەمن ئوفتادە بووم بۆ خۆت بە ڕەحمەت دەستگیرم بووی پەشیمانی نەشێوەی تۆیە ئەی خورشیدی ئیقباڵم بە تیری غەمزە ئەمن و تەرکی ڕووی تۆ قەت مەڵێ قوربان ئەگەر قیمەم بکەن هەر ڕۆژپەرەستم هەر بە یەک حاڵم ئیشارەی چاو عشوەی زۆڵفەکەت بوو مرشدی ڕێگام ئەگەر دەیری مغان قیبلەم ئەگەر زۆنارە بەرماڵم Show